لا باتاسین لا سنووری قەزای هەریر ئەم ڕێگای ئێستا کە ئێمە لێن ڕێگای گۆڕستانی باتاسە لێرە چەند ڕۆژێک پێش ئێستا شۆفێرێک لەم ڕێگایە تووشی ڕووداوی هاتووە بێت و بەهۆیەوە خۆی با یەکێک لەم داراندا ئەکێشێت کە لە قەراغی ئەم ڕێگایە چێنراون و دارەکە ئەشکێنێت وەکو هەڵوێستێک لە بەرامبەردا ئەو شۆفێرە لە دوای ئەوە 25 دارە هێنێت و لێرە تەسلیمی ڕادستی ئەو ژینگە دۆستانی باتاس یەکات بۆ ئەوەی لە بری ئەمدارە لێرە بیچێنن ئەمەی کە هەیە ئێستا ژینگە دۆستانی باتاسن کە سەرقاڵی ئەوەن ئەو 25 دارە لێرە لەم ڕێگایە لە بری ئەو دارە ئەچێنەوە. من قسە لەگەڵ خۆیانەکەم کاک نەجمەدین ماندوو نەبن گەر پێم بڵێ ئەم ڕووداوە چۆن بوو ئەو شۆفێرە ئێوە داواتان لێ کرد کە ئەم دارانە بچێنێتەوە یاخود لەسەر داواکاری و ویستی خۆی بوو؟ پێشەکی زۆر بەخێبن ئەزیەت و چێشا بەخێر لەسەر چاوەوە دوای ڕووداوێکی هاتوچۆ لێ ڕوویدا کەسێک خۆی بە دارێکدا شەتن دارەکە تەمەنی تقریبان 5 سال بوو. پێشەکی پێویستە سوپاسی دام و دەستگاکانی حکومی حزبی بکەین کە لە هەموو حالەتەکان بەدواداچوونەکەن بۆ ئەوەی کە هەموو کەسێک لە شوێنی خۆی هەست بە بەرپرسیارەت بکە ببینە هۆی ئەوەی کە ژینگەیەکی جوان و لەبارن هەبی دوای ئەوە کابرا خۆی لێ دارەکەی دا ئامادەی ئەوەی دەربڕی کە لە باتی ئەو دارەی بڕی 25 دار بینیتەوە ئەمە دەستخۆشی لێکەین بەڕاستی ئەو هەلمەتە دەنگۆیەکی جوانی لەناو خەڵک بڵاو کردەوە. کاک نەجمەدین ئەگەر ئەوم بۆ باس بکەیت کە خۆی پێداکێشا ئێوە ئاگاداری ڕووداوەکە بوون یاخود دوای ئەوە شۆفێرەکە خۆی هاتەوە و ئێوە ئاگادار کردەوە؟ ئێمە لە دوای بەدوادا چوون لە دام و دەستگاکان بەس پێش ئەوەی لە دوو کابرای بنێرینیان هەر حالەتەی ئەوان بڕۆ کابرا بەخۆی هاتێرانە بیانەکەی کە تەلەفۆنی کردگوتی هاتی ئەمنی ڕاوەستایمە کە خۆم لە دارێکیدا ئامادەی ئەوم تێدا کە هەرچەند دار بووێ ئەمن ینی پەشانازیەوە دارە لەباتی ئەو دارەی بینمەوە ئیدی زۆر سوپاسیەکەین کە هەمان ڕۆژ بڕی 25 داری بەخشی بە ئێمە ئەمەش وەکو گروپێکن دروست کردی و گروپی ژینگە دۆستانی باتاس دەستخۆشی لەو گەنجان ناکەم کە بەڕاستی لە هەر چار وەرز بەبێ ماندوو بوون حەز بە ئەو یەکەن کە ژینگەیەکی بڕەخسینین ئێمە شەقامێکمان ڕەخساندووە هەم لۆ جە و گۆڕین هەم لۆ جوانی هەم لۆوە لە تەواوی سنووری قەزای هەریر سەردانی ئێرانێکن ئێمەش بە کۆمەلەوە چاودێری راکەین و هەم لە کامێرەی چاودێریەوە هەم لە ژینگەیەکی جوان هەم لە پاک و خاوێنی دەستخۆشیان لێکم. ئەو 25 دارە لە چ جۆرێک بوون کە لێرە ئەیان چێنن و چۆن پارێزگاریان لێکن لە دوایەوەی کە چانتان چۆن چاودێریانەکەن تاوەکو گەشاکەن و گەورە بن؟ ئێمە وەکو ئەو گروپە ئەو دارەکان چەتر بوون دەستخۆشی لێکەین دوای ئەوە لە ڕۆژی ئەو دارانە چینین ئەو گروپە یعنی نەک لە ئەو گروپە گەنجان و منداران و پیرانی باتاسیش چاودێری ئەو دارانەکەن هەم لە ڕووی ئاودەم هەم لە ڕووی پارێزگاریکردن تا ئەو دارانە ساغ و سەلامەت بن و ژینگەیەکی جوان لۆ بە هەر بڕەخسینن. بەڕاستی خەلکی باتاس ژینگە دۆستە ژینگە پارێزە دەستخۆشیان لێکەین بە تەواوی گەنجان و منداڵانەوە. وەکو ژینگە دۆستێک ئەم هەڵوێستی ئەو شۆفێرە چۆنە بینی کە دارێکی شکاندووە و لە بریەوە 25 داری هێناوە بۆی بچێنەوە؟ بەڕاستی لەناو هەم لەناو گەنجان و لەناو هەموو خەلکێکی تەواوی ئەو سنوورە کاردانەوەیکی جوانی هەبوو. بەڕاستی هیوادارین هەموو کەسێک چاو لەو گەنجەی بکە کە ئەو دارانی هێنەوە درێمەی هەموو خۆش کرد. بەڕاستی کاردانەوەیکی تەواوی هەبوو لە دام و دەستگاکانیش لەناو خەڵک لەناو هەموو چینی و توێژەکان ئەوە کارێکی جوانە. بەڕاستی هەکابرا ڕووداوەشی لەو جۆرە دوای هەست بە بەرپرسیارەتی بکات و لە باتی دارێک 25 دار بینیتەوە ئەمە دەستخۆشی لێکەین و درێمەی زۆر خۆشک زۆر سوپاس.